شتێکی دیکە لەم وڵاتە ئێمەدا زۆر زەقا ئەویش بریتێ لە هەبوونی ژمارەیەکی زۆر لە گیراوی سیاسی و مانەوەیەکی زۆریان لە زیندانەکاندا زارێ هەندێکیان هەر کە ئەسڵن تا ئێستا دادگایی نەکراون. خەڵکم پێشێک دێ 18 ساڵە لە سجنی لە سجنەکانی ئەم وڵاتەدایە 18 ساڵە تا ئێستا دادگایی نەکراوە، نازانێت چی لەسەرە. خەڵک هەیە لە سجندا بە دوای 10 ساڵ ئەمجا دادگاییان کردو گوتوێتی لەسەر چی؟ لەسەر ئەوەی کە 10 ساڵ لەوم پێشتوانە نەخێرە و 10 ساڵە هیچ لەسەرەوە تۆ لە زینداندا بە تەمابووی شت بکەی. ئەخە لە زینداندا چی دەکرێت؟ 5 ساڵیان حکومداوە، دوای 5 ساڵەکەش ئێستا 6 ساڵێکێ هەر لە زینداندایە دوای کە حکوومەکەش داوا کردووە. من لێرەوە زۆر دڵسۆزانە دەڵێم خەڵکێکی زۆر ناڕەحەتە کە سوکاری ئەو جیراوانە زۆر ناڕەحەتن. تەنیا مەبەستم پێ جیراوەکانی بادینان نییە کە ئەوانش تەنیا 5 نین، زیاتر لە 5 بەڵام ئەو 5 زیاتر زەق کراونەوە. مەبەستم لە هەموو جیراوەکانە لەوانەیە کە وەکو گوتم هەیەن 18 ساڵە لە سجنەکانی ئەم هەرێمەی ئێمەدایە ئەو حیزبە حکومڕانانەدایە بەڵام تا ئێستا دادگایی نەکراوە. کاتی ئەوە هاتۆ کۆتایی بەو حاڵەتە بهێندرێ و من هەر لێرە شۆ نایڵێم من لە کۆبوونەوە لە گەڵ سۆرەکاتی هەرێمدا زۆر بەزەقی جەختم لەسەرەوە کردەوە و دوای کە سەرۆکی هەرێم هات بۆ لامان دووبارە زۆر بە جەختکردنەوە پێم گوتەوە کە پێویستە مشورێکی جدی بخورێ لەو جیراوانە، لەو جیراوانەی کە ناوی لە جیراوی سیاسی کە هەندێکیان بە زۆر اعترافیان پێکراوە، هەندێکیان من دەزانم چۆن اعترافیان پێکراوە دوای لێدان و جەزرەبەیەکی زۆر ئەمجا دەستیان بەستون لە پشتەوە پێیان پەنجەمۆر کردوون. هەیە گوتوانە دەی بتگێڕنەوە بۆ تەعزیب یاخود دان بە یەکێک ئەو شتانەدا دێنی. ئاخر هیچیانم نەکردووە، دەزانێ هیچیانت نەکردو، بەڵام خۆمە پیازەمان سپی نەکردووەکو ئاسایش. ئەی خۆ دەبێ ئێمە بە بەرپرسەکانی خۆمان بڵین لەسەرچی تۆمان هێندە عەزیەت داوە وەرە دەبێ یەکێکیان هەڵبژێری دەبزانە بە کەیفی خۆت ئەو سەیانە یەکێکیان هەڵبژێرە خۆتی لێ بکە خاوەن هەرچەند هیچیشانت نەکردووە. ئەمە کەی ڕەوایە؟ ئەمە کەی وڵاتە؟ چۆن خوای پەروەردگار وڵاتی ئاوا تێک نادا؟ چۆن ژێرە و ژوور نابێ هەموو زوڵم مستەمەی تێدا بێت؟